ئەزانن هەموو نەخۆشیێکی دڵتەنگی و قەلەقی و خەمۆکی سێ هۆکاری هەیە. یەکەمیان هۆکەی بایۆلۆجیە. لە ڕووی بایۆلۆجیەوە لە ناو لەشی ئێمەدا ڕژێنی دەرەقیمان هەیە. ڕژێنی دەرەقی ڕژێنێکی شێوە پەپولەییە، بەرپرسە لە دەردانی چەند هۆرمۆنێک کە کاریگەری ڕاستە و خۆیان هەیە لەسەر دروستی دەرونی تاک. ڕژێنێکی شێوە پەپولەییە لە جەستەی ئێمەدا پێڵان ڕژێنی دەرەقی چەندین هۆرمۆن دەردەدا. بەڕێزان ئەگە ئەو ڕژێنی دەرەقیە ئەو هۆرمۆنانە لە حەدی خۆی زیاد دەردا، ئینسان دەرونی تێک دەچێت. سەرەتا هەموو لەشی دەلەرزێ، دواتر عەرەقی زۆر دەکاتەوە، هەست بد لە ڕاوچێ و قەلەقی دەکات، دڵی بە هیچ خۆش نابێت، تووشی خەمۆکی و خەمباری دەبێت، هەست دەکات گۆشە گیر بێ، ڕقی لە خەڵک دەبێتەوە، تووڕە دەبێت، پەس دەبێت. ئەی ئەگەر ئەو ڕژێنی دەرەقیە هۆرمۆنەکان کەمتر دەرکات لە ئاستی خۆی، کە کەمی دەرکرد، ئینسان هەست بە خەواڵوویی، بە بێتاقەتی، بەبێەوەی هیچت کرد بێ هەست دەکەی ماندووی، بەبێ ئەوەی هەست هیچت کرد بێ دڵتەنگی، بەبێ ئەوەی کەس خراپەی بەرامبەرت کرد بێ لە ماڵەوە لە ماڵ و منداڵی خۆشت تووڕە دەبی، لە خەڵک و هاوڕێکانت تووڕە دەبی. ئەوە هۆکارەکەی ئەم قەلەقی و ماندووبوونی دەرونیە، ئەم خەمۆچیە یەکەمیان بایۆلۆجیە، تێکچوونی ڕژێنی دەرەقیە. زیادی دەرکردووە یان کەمی دەرکردووە. توخوا بەڕێزان ئینسان بیر بکاتەوە. من نازانم ئەوانەی کە خوا ناپەرستن چۆن دەڵێن عەقڵمان هەیە. توخوا ئەو ڕژێنی دەرەقیە لە ناو لەشتدا کە بەو ڕێژەیە هۆرمۆن دەردەدا کە ئاسوودەیی دڵ و دەروونت هەبێت. توخوا کەس ئاگای لێیەتی غەیری خوا. توخوا بەدەستی کەس ئەگە زیاتر دەرکا یان کەمتر دەرکا و باری دەرونی تێکچێ نەبەخوا. بۆیە بڵێ خوایە بۆ کەمتر لە چاوتروکانێک نەمسپێری بەخۆم. بەس یەک ڕژێنی دەرەقی لە لەشما تێکچێ تازە حسابم دەڕوە. قەت هەز بە ئاسوودەیی لەم سەر زەویەدا ناکەم، کەس نێت دڵم خۆشکە. دووەمیان بابەتەکە هۆکاری جەنەتیکیە، واتە خێزانیە، بۆ ماوەییە، ویراسیە، هەیە لە باب و باپیرەوە لەلایەنی دایکی و نەنکیەوە بۆی ماوەتەوە. خێزانی وا هەیە من و تۆ بینیومانن، بەخوا دایمەن هەبوو بن نەبوو بن هەر قاقای پێکەنینیانە. هەشە بەردەوام یعنی دڵتەنگە. یەک قسەیەک ببیستێ پێی دەمرێ و دەژێتەوە، یەک قسەی قبوڵ نایە، یەک قسەیەکی لە ڕوو دەیقەت لە بیری ناچێتەوە، دایمە خەمبارە، دایمە خەمی هەیە. منداڵەکە لە دایک دەبێت ڕێک لە باوانێ وەریگرتووە، بە میراتی بۆی بەجێماوە. ئەوەش بۆ خۆی داماویە کە فەقیرە. خەڵک شوقە و مەزرعە و دەفتەر دۆلار و ئەوانەی بە میرات بۆ بەجێ دەمێنێ، ئەم لە باوانەوە خەمۆشی بۆ بەجێماوە. ئەتر چی بکە؟ خۆدەسەڵاتی ئەو نییە. سێمیان ژینگەیەک کە تێیدا دەژی، ژینگەکە وای کردووە ئەم ئینسانە تووشی خەمۆشی و مەراق ببێ. بۆیە بەڕێزان کە کەسێکت بینی، ژنێک دەبینی سەی دەکەن تووشی خەمۆکی بووە، تووشی دڵتەنگی بووە، تووشی شێتی بووە، گەیشتۆتە پلەی هەرە کۆتا، تووشی مستەلەحەکە گەن ناشری نەبێ، بڵێم تووشی شێتی بووە، ئەتواتە عەقڵی لەدەستداوە. یەکسەر مەڵێ ئەوە مێردەکەی زۆر خراپ بووە لەگەڵیا، ئەوە دیارە زۆر بۆی خراپبوون لە ماڵەوە، مێردەکەی زۆر خراپ بووە، زۆر ئازاری داوە بۆیە شێت بووە. کوڕایی خواناس تۆ توێژینەوەی زانستیت کردووە چێ ئەڵێ ئەمە باشترین هاوسەری نییە لە دنیادا، بەڵام ڕژێنی دەرەقیەکانی زیاد چالاکە یان کەم چالاکە، کەمتر دەردەدا. ئایا تۆ لەگەڵ باوانیا ژیاوی جێنەتیکی و خێزانی و بۆ ماوەیی نییە ئەمە بۆی ماوەتەوە ئاوای لێ قەوماوە، کەسێک لە باوانەوە هەی بۆ بۆی گواستراوەتەوە؟ بۆیە بڕیار لەسەر ژیانی خەڵک مەدە، بۆیە لە خۆتەوە خۆت گونەهبار مەکە، تەداخولی ژیانی خەڵک مەکە.